حکوومەتی هەرێمی کوردستان لیژنەیەکی تایبەتی ڕاستپاردووە بۆ پاراستنی مافە دەستوریەکان هەرێمی کوردستان و وەڵامدانەوەی داوا ناڕەواکانی وەزارەتی نەوتی عێراق کە بەم دوایە لە بەرامبەر هەرێمی کوردستان کردی. لە کۆبوونەوەکەدا مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان هەڵوێستی خۆی دووپات کردەوە کە بەردەوامە بێت لە هەوڵەکانی لەگەڵ حکوومەتی فدرالی بۆ ئەوەی کە بۆ دۆزینەوەی چارەسەرێکی هاوبەشکە لە خزمەتی هەموو لایەک و لە هەموو و لە چوارچەوەی دەستوریشدا بێت ئەو ڕێگە چارەیە. لەو بارەیەوە ئێمە میوانداری بەهرۆز جەعفەرمان کردووە کە سەرۆکی ناوەندی مێدیتەرانە بۆ توێژینەوە هەرێمایەتی کە لەسەر و بابەتە قسەی لەگەڵ دەکەین بزانین ئایا سڵاوت لەبێ کاک بەهرۆز. ئەمێ بزانم بەپێی دەستوری هەرێمی کوردستان چ مافێکی دەکەوێت یاخود بڵین بەپێی ببوورە دەستور هەرێمی کوردستان چ مافێکی یەکەوێت ئەو دەستورەی کە ئێستا لەلایەک دەڵێن ناڕەوایە کە هەرێمی کوردستان خۆی مافی تەواوی هەبێت لەسەر نەوت یاخود بڵین بەگشتی لەسەر وزە. بەڵام لەلایەکی دیکەشەوە چەندین یاسا هەیە بۆ ئەوە کە ڕێگە پێدراوە. سپاس خاتون بۆم دەرفەتە. لە واقعدا هەرێمی کوردستان لە دوای ساڵی 2006ەوە کە وەزارەتی سامانە سروشتەکانی دامەزران دوای یاسای ژمارە 22 ساڵی 2007 تایبەت بە قانونی نەفت و غازی ئیزدار کردووە لە ژێر ڕۆشنایی دەستوری عێراقی فیدراڵە کە ساڵی 2005 دەرچووە. لە دەستوریشدا مادەی 111 112 حتا مادەی 116 کە باز لە محافەزاتەکانەکە 121 و 122 باسی لەم شەراکەتە کردووە کە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم بەیەکەوە یان پارێزگاکان بەیەکەوە ئەم ئیدارەی ئەم مەلەفە ئەدەن. بەڵام مەخابن پرسی عێراقیان کارکردن لە عێراقا کارکردن نییە بە پرسی دەستور و بە یاسا تاوکو تۆ مامەڵە لەگەڵ دەوڵەتێکا بکەی. ئێمە لە سویسرایە لە سوید ناژین کە ئەمانە لە کانتۆنەکان پێک هاتبێتن یا لە فیدراڵێتێک نییە یان جۆرێک لە کۆنفیدراڵێت وەکو لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە تەنانەت وەکوەوەی کە نییە کە لە نایجیریا هەیە وەکو ئەوەش نییە کە لە ئیماراتەیە کە لە دەستوری ئیمارات لە ساڵی 1970دا ئاماژە بەوە کراوە کە میرنشینەکان یا هەرێمەکان یا پارێزگەکان مافی تەواوەتیان هەیە بە مامەڵەکردن لە پرسی نەوت یا غاز یا وزەوە. یعنی ئەم دەستوری لە عێراقا هاتووە کە نووسراوەتەوە دەستورێکی خراپ نییە، دەستورێکی ڕاستە جامدە، بەڵام بە نێوبژیوانی یا بە ئاگاداری بە ڕاوێژکاری داری ئەمریکا نووسراوەتەوە لەسەر بنەمای تەوازن و تەوافق ئەم دەستورە نووسراوەتەوە لە بینی کورد و عەرەب و شیعەکانە. بەڵام گرفتەکە ئەوەیە سەدان جار ئەم دەستورە لەلایەن حکوومەتی فیدرالی یا لەلایەن ئەو عەقڵیەتەی کە عێراقی بەڕێوە بردووە لە دوای ساڵی 2003ەوە پێشێل کراوە. خۆتت بینی دوێنێ وەزیری مالیە دەستی لە کارکێشایەوە لە عێراقا ئەڵێ لە 9 ملیارد دۆلار 1 ملیارد دێتەوە سەر قاسەی گشتی دەوڵەت و ئەڵێ بانق و دامەزراوە دارایەکان بە ئاشکرا لەلایەن گروپ و خەڵکانی سیاسی و کەسانی گەندەڵ و ئەوانەوە لە بەغا و لە ناوچەکانی جنوبە دەستکاریان ئەکرێ. لەبەرەوە دەیان و سەدان جارە و دەستورە پێشێل کراوە لە عێراقا. ڕاستە هەرێمی کوردستان بە شێوەیەکی دەستوری و یاسایی ئەم کاری کردووە بە ڕاوێژ لەگەڵ کەسانی یان مەکاتیبی ئەمریکی و استشارات مەراکیزی استشاراتی گەورە گەورە لە دنیاە. بەڵام کێشەکە ئەوەیە لە عێراقا دەستور شتێک نییە کاری پێ بکرێت. باشە کەواتە پێت وایە کە کۆمپانیەکان بچنە ژێرباری یاخود بچنە ژێرباری بڕیارەکەی دادگای فیدرالی لە کاتێکە بەر لەوەی کە گرێبەز لەگەڵ کوردستان بکەن ڕاوێژی یاساییان کردووە و دەستوریان شرۆڤە کردووە. ئەم ڕۆژانە گۆڕانکاری تازە ئەبینین ڕاگررتنی ئەو خۆپشاندانە ملیۆنەی کە بەڕێز موقتەداسەد بڕیاریدا بوو لە ڕۆژی شەمە ئەنجامیداد ئەنجامی نادات دەست لە کارکێشانەوەی وەزیری دارایی هەروەها ئەو مبادرەی بەڕێز هادی عامری هەیەی بۆ ئەوەی گفتوگویەکی نیشتیمانی یا دیالۆگێکی نیشتیمانی بێتە ئاراوە. خاڵی چوارەمیان ئەوەیە کە من چەند ڕۆژێکە گوێم لە دەنگی پێیەک یان ئاگاداری چرپەیەک هەم لە ناو وەزارەتی نەوتی عێراقا کە بەڕێز وەزیری نەوت کە ئێستا وەزیری داراییشە بە وەکالەت دوای ئەوەی کە یعنی ئەم هەموو دامەزراوە یاسایی و دەستورەی کە باسم کرد لە عێراقا کەوتنە ژێر پرسیارەوە دوای خۆپشاندانە سەدان هەزاری و ملیۆنەکانی عێراق دوای ئەوەی کە دادگای باڵای فیدرالی و تەواوی سیستەمە داوەریەکان لە عێراقا کەوتنە ژێر پرسیارەوە و خۆیان سیستەمێکی بە سیستەمێکی نادەستوری هات لە قەڵەمدان
ئێستا وەزیری نەوتیش تێگەیشتووە و مدەی ڕابردوو جۆرێک لەوەی بڵێن ئاستی سەردی کوتاوە کە هێرش بکاتە سەر هەرێمی کوردستان و هێرش بکاتە سەر دامەزراوە نەوتی و کۆمپانیا نەوتەکان کە لە هەرێمی کوردستان ئایشەکەن. بۆیە ئێمە هەر لە ئینستەکەی خۆشمان لەو ماوەی ڕابردووە چەند پەیپەرێکمان پەبلیش کردو و ناردوومانە بۆ وەزارەتی نەوت و وەزارەتی سامانە سروشتەکان شارتمان بەوە کردووە کە ئەکرێت هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق ئەمە چەند مانگێک بەر لە ئێستا ئیش لەسەرەوە بکەن یاسایەک تاکە مەخرەجێک ئەوەیە کە یاسایەکی بواری نەوت و غاز لە بەغدا بێتە دەرچواندن بە پێی ئەم یاسایە هەرێمی کوردستان و بەغدا ئیش لەسەر پرسی مەلەفی نەوت و غاز بکەن ئیستقرارێتێک لە مەلەفەیە بێتە ئاراوە و ئیسپادە لەو بازاڕی وزەیە بکەن کە ئێستا نرخی نەوت بەرزە لە دنیاە. ئێستا وەزیری نەوتیش گەشتۆ بۆ قەنەعەتە بەڵام ئیتر هەرێمی کوردستان چۆن مخاتەبەی عێراقەکات یان ئەم یاسایە چۆن دەرئەچوێنن لە شۆ دەریەچوێن کە پەرلەمان دۆخەکەی ئاوهایە ئەوە کەوتە سەر بڕاردەرانی سیاسی لە هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ لە عێراقە. باشە بەڕێز بەهرۆز ئەمە لە مانگی دووەوە کار لەسەر ئەوە ئاکرێت دادگای فیدراڵی بڕیاری داوە و وەزارەتی نەوتیش یەکسەر بە دوای بڕیارەکەی داچووە. ئەوان گەیشتون بە چی؟ ئایا هیچ دەرەنجامێکی هەبووە هیچ ئەنجامێکیان بەدەست هێناوە کە ویستویانە خۆیان؟ ئەو پرسایی ئێستا نییە وەلیدی ئێستا نییە. لە ساڵی 2013ەوە ئەم کێشانە هەن هەرێمی کوردستان سێ سکاڵای جۆرا و جۆری لەسەرە هەم لەلایەن کۆمپانیا نەوتەکان و هەم لایەن حکوومەتی مرکزی وەزارەتی نەوتەوە. ئەم سکاڵایە ناگەر زیاتر بجوڵێنرێت حکوومەتی هەرێمی حکوومەتی عێراق و حکوومەتی تورکیا بە تەواوی پەیوەندیەکانیان لەدەستدەن. ئێستا تەکاملێکی ئیقلیمی یان ریژنەڵ ئینتەگڕیشنێک هاتۆتە ئاراوە لە منتیقەکە کە لێک نزیک بوونەوەی تورکیا و ئیماراتە. خۆتان نەزانن ئیمارات لە شادەماری غازی سروشتی هەرێمی کوردستانە لە ڕێگەی دانەغازە و ئیشەکە. تورکیاش بە پێی پەیوەندی کلتوری و جوگرافی و مێژووی لەگەڵ ئەم منتیقەیە تەدەخولاتی هەیە لە عێراق و لە هەرێمی کوردستانە. ئێرانیش بامان شەو لەگەڵ سعودیا جۆرێک لە لێکتێگەشتن هاتۆتە ئاراوە. بۆیە بارودۆخی ناوخۆی عێراقیش بەدەر نییە لە زروفە ئیقلیمی و جیهانیەکە. ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە لە ڕاستیان من نە لەم بەرنامە و نە لە بەرنامەکانی دیکەش زۆر حەز بەوە ناکەم جۆم لە گفتوگۆی یاسایی و دەستور واڵێ لە عێراق و دادگای باڵای فیدراڵی واڵێ چکە خودی دادگای باڵای فیدراڵی بە پێی دەستور دروست نەبووە. لە مادە 135 پێم وایە خوێندومەتەوەی شارە بەوە دەکات کە دەبێت دوو لە سەرسێ ئەندامانی پەرلەمان کۆ ببنەوە دەنگ بە دادگای باڵای فیدراڵی بن. ئەمە دروست نەبووە کەواتە دادگای باڵای فیدراڵی دادگایکی نادەستوریە یان هەرو بڕیارانەشی دەیکات بڕیارێکی سیاسی نەک دەستوری. ئەمە یەکلا بۆ تۆ هەموو کەسێک ئەم واقع ئازانێ. بەڵام ئەوەی کە گرنگە ئەم جارەشیان ێڵێم لە زمنی ئەم تێگەشتنەی کەەوە بەڕێز وەزیری نەوت تێگەشتنی گۆڕاوە و حەز بە دانوستانێکی تازە ئەکا لەگەڵ هەرێمی کوردستانە ئیش بکەن لەسەرەوەی یاسایەک دەربچێنن وەکو مەخرەجێک بۆی ئیدارەی مەلەف و نەوت و غاز بدەن. لە زمنی ئەوەیە بەڕێز وەزیری دارایی ئەوەی کە لە کۆنگرێز لەم ڕۆژانە ئێمە ئاگدار بووین چەند کەسێک پرسیار لە وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئەکەن گوایە وەزیری دارایی و ئەم وەزیری نەوتەش بە شێوەیەکی ئینتیقایی زانیانی چی ینی دە کۆمپانیا هەیە دوانیان من مەبەستم نییە ئیش لەگەڵ و دوانە ناکەم بە شێوەیەکی ئینتیقایی ئەو کۆمپانیا ئەمریکی و خۆر ئاواییانە ئەکاتە ئامانج کە بۆ بەرهێنان لە غازی سروشتی هەرێمی کوردستانە ئەکەن. ئەمە ینی چی؟ ینی هەرێمی کوردستان بڕێکی پێویست غاز بەرهەم نێنێ لە ئایندیا ببێ بە بەدیلی غازی ئێرانی بۆ عێراق چکە عێراق بە سێ هێندەی گرانتر لە نرخی بازار غاز لە ئێرانەوە هاوردە ئەکا ساڵانەکە. قسەیەک هەیە لە دەوروبەرە یان لەلایەن حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە حکوومەتی هەرێم غاز بە دەوڵەتی عێراق بفرۆشێ یا بە بەغدا و ناوچەکانی خوارە بفرۆشێ بۆ بەبرهێنانی کارەبا بۆ ئەوەی عێراق لە دەرەوە غاز هاوردە نەکات. بۆیە ئەمان شەچن ئەو کۆمپانیا ئەمریکی و خۆراوایانە ئەکەنە ئامانج کە لە هەرێمی کوردستانە ئیشەکەن بۆی گەوە بەرهێنانی غاز زیاتر پەک بخەن. باشە کەواتە بەڕێز بەهرۆز ئەمە ویستی خۆرسکانەی عێراقا یاخود پێ دوایە کە دەستێکی دەرەکیە وا بکات ئەم دوو وەزیرە بەمەبەست ئەو کۆمپانیانە بە ئامانج بگرێت. ئەو جارە لە ئیتالیا ڕثینکن میدڵی سەکیورتی مؤتەمەرێکە بوو بە ناونیشانی ئیعادە نەزەر بە ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کەسێکی ئەفریقی دەستی هەڵبڕی پرسیاری لێ کردم وتی جیاوازی نێوان عێراق و ئێران چییە؟ منش گوتم هەر جیاوازیەکە ئەوەیە ئەمە کۆتایی بە قافیە ئەوش کۆتایی بە نوندیە لەبەرەوە جیاوازیە گەوتۆ نییە لە نێوان عێراق و ئێرانە. عێراق زەمینەیەکی گەورە و گرنگ و ستراتیژیە بۆ ئێران وەکو سیەکان وایە بۆ ئێران
بۆیە ئێران بوونی خۆی لە عێراقا بە بوونێکی استراتیژی و گەورە بینێتەوە بێگومان بوونێکی سیاسیە وەکو باسم کرد ئەم ئاکتەی کە وەزارەتی نەوت و وەزارەتی مالیە کردویانە دوورش نییە دەست لە کارکێشانەوەکەی وەزیری مالیە لە عێراقا پەیوەندی بەمەوە بێ ئاکتێکی ئینتیقائیەوە تا بە عەمدەن دەستیان بەو کۆمپانیا ئەمریکی و خۆراوایانە بردووە کە بەرێنانەکەن لە شادەماری نەوت و غازی سروشتی هەرێمی کوردستان بۆی نەوت و غازی سروشتی هەرێمی کوردستان نەبێتە بەدیلی ئێران یا وڵاتێکی ناوچەی لەگەڵ ئەوەشدا ئێران وڵاتێکی گرنگە دراوسێکی گرنگە ئاسایشی هەرێمی کوردستان و ئاسایشی عێراق ئاسایشی ئێرانە و بە پێچەوانەشەوە. بەڵێ بەڕێز بەهرۆز جعفەر سەرۆکی ناوەندی مێدیتەران بۆ توێژینەوەی هەرێمایەتی لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سوپاس.